لۆ ئازاری هەتا برەی ئازارم هەبوو زۆرش خۆڕاگرمە بەنسبەت ئازارەکە لەوانەیە کاکتور بە خۆشی بزانین نەبێژە دێمەکردی چۆم کردیان بەس تەحملی وەزعەکەم کرد ئیمکانیەتەکەم لەبۆم نەدەسوڕا هەتا خواشتەی ئاکەتە دەست هیچ لێ وەرەکرد هەلێ وەرنەگرتیمە هەر حسابی هیچ لێ وەرنەگرتیمەوە بەس وەڵڵاهی دەستخۆشێکی زۆری لێ دەکەم هەتا برەی دەستخۆشی چاک لێ دەکەم خوا خێری بنووسی خوا ئۆڤەری ئەو ئۆڤەرەی هی پێغەمبەری صلی الله علیه وسلم یعنی خێرش چاکشان کرد لەو مەولودەی ڕۆی ئانی خێر نییە لەو خێرەی گەورەتر لۆ دکتۆری تەمەن درێژ بی عەمر درێژ بی خوای گەورە بیپارێزی لە بەلای دنیا قیامەت تازەش پێم گوت ئینشاءالله عومری نوحود دەبی لە بۆ هەموو موسڵمانان ببینێەوە لۆ موسڵمانان خوای گەورە پیاوی مرد و ڕەشید و خاوێن و باوێن و بە دینی خۆش دەوێ ستافی ئێرکانە جەماعەتێک ئەو کارمەندانانە بزەبیدەوە بە دکتۆرەوە هیچ تەقسیرەشیان نەکردێت لەحزە بە لەحزە هاتیینە ئەمیان تەمەشایان کردی و فاسقینان لۆم کردی زەختیان وەرگرتیمە دەرزیان لێدامە شوێ سەعات 12 قسووری شوێ هاتیینە دەرزیان لێدامە هەنی هیچ تەقسیریان نەکردی هیچ عیبیشیان لە پاک و خاوێنی دەرەجەیەک یعنی نییە نا لە خاوێنی خاوەنی حیسابی نە لە خاوێن وڵای ماری خۆ بڵاوانەوە خاوێن نەبێت ناوڵەوە خاوێن نێ هەر عملیاتی لۆ کردمە هیچی وەرنەگرێ هیچ دکتۆرێک هیچی لێ وەرنەگرێت بەس سەش هەر ڕەمزیان لێ وەرگرتیم میهرەبانی دڵسۆزی و لێزانی